ماما ساجان خوشحالين بديداري بخير بي زور سپاس. خوشحالين تندرسي شوانا الحمد لله زور باشی باشم. شکر سلام اخوا بخير بي سپاس. زور خوشحالين ماما ساله بیمار کر بی یکم جار بیماری خویاگا اگر برینی نبی دکتوره چی درونیه چهار سرسازه چی درونیه یکم جار بی درونی خوی چهار بکا اینجا چهار بدات خلقی تر خلق چهار سر بکا اما باسی پیوندکانه که جناب خل لقل پیوندکان لقل چهار دور تا چونی لقل ماله ولا لقل چهار دوره من لوتي هم سياستيكم هيا بكاري أهين بو بيوندي وزور سركوتوم تيايا يعني زور كيشمنية العلاقات أويش طبعا تكنيكيكا تو بكاري أهيني وهيني كي تريش هيا بون منا لفطري إنسانة خواي قورا وادات أني كسيكي خوشويستي كسيكي نرمونياني كسيكي محبوبي فإتنازانم أجر ما هموي لمنا كوبوتو يانا بلام أوني بلي زور إيشم لسر كردوا بلام لمن داليوا كسيكي اجتماعي اگر بيني بيت دوسيروش جديون شوبو دفتري كي 2004 كوتا بردستم فرسم مقرتو لستوريكي خوم دامنا باسيوا كم نوسيوما او خاله بقوتاني كلا من هيا كسيكم زور حزم لخوشيا زور حزم لبيكنينا كسيكي زور اجتماعي وحزم ليني ضلي كسبش كينم اويان زور ايشم لسر كردوا ضلي خلق ناش نعم ضلي كسب شكينم وناش ما كسل من عاجز به راسته أما هيني كي زور غلطة يعني بوبي وندي كان أما خالي كي زور غلطة توبة بردوامي طواوي هولت أو به برام بركت لي عاجزنا به شو هندك جار بوي أو لي عاجزنا به تو بيني بخوتها بوي أو عاجزنا به فأميان أهم من ضاليكي بالله ملي باسي من ضاليكي 4-5 ساڵانەکەم بەڵام ئێستا نایسە گەورەیەکی ناڵجیتی ئەگەم ئەزانم ناوانیە ینی پێشتر نائە بۆ بە 4 دەورە ڕەفزانە نەخێر نەبووە زەرەری لە خۆت داواوە زۆر نا ینی زەرەرەکان ئەو هانیە بڵێم زۆر زەرەرم کردووە سیرکە زۆر جار زەرەرەکان مادی نین ینی بە چاو نابینرێن بەڵام ئازاری ژوورەوە زۆر گەورەترە لە زەرەری مادی ڕنگدانەوە شێبێ بۆ دەرەوە وانە سۆ ئەتوانی بڵێ من زیاتر ئازاری دەرونی ژوورەوەم هەبووە کە کەس نەیبینیوە ئەوانی خۆشم زۆر جار هەستم پێی نەکردووە بەڵام زەرەرەکان لە ژوورەوە بوونەوە پەیوەندەکانە باشە لەگەڵ زۆر کەسێکم ینی هینم درێژە صبرم بەڵێ ینی صبرم هەیە و فرسەتیش زۆر ئەدەم چونکە وەکوتم بەرامبەر گرنگە لەلام فرسەتی زۆر ئەدەمێ چانسی زۆری ئەدەمێ بەڵام کە دەستم هەڵگرت يعني يك جار بريار بيت وطاقة استأواني كجوان لم أبي وأمناسن لدوروا كلنا كاو بريارم دا دست لي هالجرم أو بزانا فرصتهم زور دابت بلام دواي أو طاو بس هلا جرمو ناقري ما خوش بالسياسة ده كان سياسة دي بيون ده كان ما نردور ده زاني إما باسي بيون ده كان كأي نمرو باسي بيون دي خومان لقال خومانا بيون دي خومان لقال خلقة لقال خواي جوريا باسي أو بيون دي أنا أكين بيون دي هاوريتي بيون دي خدماتي كورا جرين ترين بيون دي أو بيون دي كخلقي سجن زورتي كيو بيوندي كبلاعتي لقزي برامبرة بس يو بيوندي أنا أكين بنماكاني أساسيتي بيوندي شيء ما صح أساسيته بنماكاني بيوندي شيء زين شونا بيونديك ببسي لقل شوار دورة كذا بيوندي كان وكو هينيكي هندسي وايا وكو هاوكي شيكي أندازياري وايا مثلا تو لمتت هي أزاني كي نزيك أبيتا وكي دورة كبيتا وكي زورجر مقر أبي كي ساردو صر أبي كي فرصة أدي كي فرصة نادي كي بيك جاري درجة أخي يعني من بوشوية سيري أكم وكيشي هذا جوري إنسان كيشي لقلب بشرايا چونکە تۆ کێشەکانی تر جگە لە مرۆڤ کێشەی تەکنیکێکی سیارەت هەیە عادی کێشەیەکی بەسیتە و زۆر ئەو هەڵچوونت بۆ دروست ناکە کێشت لەگەڵ خوێندنەکەت هەیە کێشت لەگەڵ ئیشەکەت هەیە ئەمانە هەمووی ئاسانە یعنی زۆر بە ئاسانی لەگەڵی هینەکەی یعنی چۆن بڵێ تەئەقلم ئەکەی لەگەڵی ئەڕۆی بەڵام کێشە گەورەکە بەشەرە مرۆڤە کاتێک کە کێشت هەیە لەگەڵ و کێشەی هەر گەورەی ئێمە مرۆڤە لەگەڵ مرۆڤ کێشت هەیە ینی کێشە گەورەکەی تۆ بڵێ ینی تۆ کە ئەڵی کێشەیەکی گەورەم هەیە یا ئەوتە لەگەڵ عائیلەکەت هەتا یا ئەوتە لە خوێندن هەتا یا ئەوتە لە ئیشەکەت هەتا یا ئەوتە لە پەیوەندیەکانی ژن و مێرد و مناڵ و هاوڕێکانە جا چۆن پارێزگاری لەو پەیوەندیانە بکەین تۆ باسی بنەماکانت کرد من حەزم لێ نییە خاڵدا بنێم بۆ چونکە زۆر جار کاتێک کە دێ باسی پەروەردەش ئەەکەی ئەڵێ پەروەردە یاسایەکی نییە من لەسەری بڕۆم کۆپی پەیست
فعلاقاتی شوایە خاصەتەن لەم بەم جیلە و زەمەنەی ئێستا کە ئێمە تایاین زۆر فەرقە. یعنی من ناتوانم بڵێم ئەگەر 1 2 3 کرد ئەوە تاوە پەیوەندیەکان لە ئەمانان، بەڵام ئەگەر نەتکرد پەیوەندیەکان لە خەتەران. حەزم لە ئەرقام نییە، یعنی ئەوە هینی بۆ بیخەمە ناو ئیتارێک و ناو چارچێوەیەک. بەڵام بەگشتی باسیەکەی بەگشتی وەکوتم سیرکە خۆی ئەگەڕێتەوە بۆ هەندێک بەها لە لای ئەو کەسە. بۆ نمونە پەیوەندیەکان چەند جۆر پەیوەندیمان هەیە. پەیوەندیمان هەیە وەکو عقدێک وایە، پەیوەندیمان هەیە وەکو با بڵێن تەرشید وایە کە من ئیشێکە لەسەر شانم ئەیکەم و تەواو. پەیوەندیمان هەیە پەیوەندی ئەم ئەپلیکیشنانەیە کە ئێمە بەکارێن. زۆر پەیوەندیەکان زۆرن جیاوازن بەپێی من چۆن لەوە ئەڕوانم، یعنی بەپێی بەهاکانم چی ڕقەمێکە لە لای من. بۆ نمونە ئەگەر من یەک نمونە وەربگرم، ئینسانیەت لە لای ئێمە باشە، پەیوەندی من لەگەڵ ئەو ئەپلیکیشنانی کە هەیە داوای خواردن ئەەکەم، یەکسەر تەلەفۆنەکە هەڵەگرم ئەڵێم 2 هەمبەرگەر بەبێ چیز ماس ڕقم ئەوەندا نیو سەعات دایەخم. کوا سەلام کوا کەلام، ئەمە چی پێڵن پەیوەندی؟ ئەم پەیوەندیە وەکو تەرشید وایە، ینی وەکو پەیوەندیەکە مەهامێکە لەسەرما ئەنجامیەدەم تا ئینسانیەت لێرە بڕا، شتێکی ناوی ئینسانیەت بێ، ینی مرۆڤایەتی. کابراش کە دی دیلڤەریەکەم بۆ ئەهێنێ سەلام و کەلام نییە، ئەڕۆیتە دەرەوە ئۆردەرەکەی لێ وەرەگری پارەکەی دێتی بەی تینووە برسیە گەرمایەتی پێویستی بە توالێتە حەقم نییە. پەیوەندیەکان گەشتۆتە ئەو ئاستە بۆ نمونە. فمن بەپێی ئەو بەهایەی کە من هەمە ڕقەمیەکە کە ئینسانیەتە سەلامی لێ ئەەکەم، هەموو شتێ باشە، تینوت نییە، خاصەتەن لە هاوینان، گەرمات نییە، برسی نییە، لەبەرەوەی ئەو لە شوێنێکی خواردنەوە دێ بۆ لای من، برسی نییە، بەڵام لەوانی حەزی لێ بشتێکی گەرم بخوا. ئەمە پەیوەندی ئینسانیە؟ ئەمە پەیوەندی ئینسانیە. کەم بۆ تۆ ئەسڵەن نەماوە. یعنی من کە ئەڕۆم بنزینەکەم پەنجەرەکە داگرم ئەڵێم کاکە چۆنی؟ ئەڵێ خوشکە چیتەوێ؟ ئەڵێم چۆنی؟ ئەیشەوە سیر مەکە، سەیری دێ، جا ئافرەتێکیش سەلام لە پیاوێک بکە. ئەو پەیوەندی و عیلاقەتانە نەماوە کە من تۆ ئەبینم سڵاوێکت لێ بکەم بغض النظر ئەگەر تۆ پیاوی ژنی پیری گەورەی جاهلی زیرەکی شەهادەتەیە شەهادەت نییە، تەنها سەلامێکت لێ ئەەکەم. ئێمە زۆر شت هەیە کە زەرەرمان پێ ئەگەینن لە دەرەوە هێنامان، بەڵام زۆر شت هەیە زۆر جوانە کە ئەوان ئەیکەن کە هی ئێمە بوو ئەسڵەن لە لای ئێمە نەماوە. ئۆکەی؟ بۆ نمونە هینی سەلام لە عادات و عورف و دینی ئێمەشا هەیە، کەسێک بناسیت یان نەیناسی دەبێت سڵاوی لێ بکەیت، کاتە ئێمە نیمانە. من ئێستا منداڵەکەم دیت وڵێ مامی پیاوێک لە کۆڵان سەلامی لێ کردم، ئەی ناسیت نا، ئەی جواب بدایەوە، جوابی نەدەیتەوە، لەبەرەوەی ئەترسین. لە سەلامی ئەوانی تریژە ترسین، لە کاتێکا سەلام ئاشتیە. بەڵێ کچێکی گەنجیت ئەترسیت لەوەی کە کوڕێک سڵاوت لێ بکە یان پیاوێک سڵاوت لێ بکە، پیاوەکەش بە هەمان شێوە. ئەوە نمونەی بەنزینخانەکە حتا مەطعام کە ئەڕۆی دائەنیشی یەکسەر دێڵێ چیتەوێ چیتە ئەتەوێت چی داوابێت و شوازیرەکەی بۆ چەما مەسا نمونەیە پەیوەندیەکیان یان حاڵەتێکیان کردبێ بە نمونە بۆ ژیانیان لە سەلامێک و گەشت بێتە حاڵەت پەیوەندیی خراپ، لەوە چی ئەویان کردبێ پێوە بۆیە بگاتەوە حاڵەتەی کە بۆ نمونەیە چێک نەتوانێت ئافرەتێک لە دەرەوە وەڵامی سەلامیەکێکی تر باتەوە یان مناڵێک نەیداتەوە، جوانە باردۆخەکانیان دیوە لەوە بێتە نمونەیە. سیرکە باشت هێنا. بۆ نمونە جاران ئەگەر پیاوێکی ڕیژداری جلێکی کورتی لەبەر بواە بمان بینی بە ئەو پەڕی ریزمان لێ ئەگەر بۆ ئەماوەت ئەمە کابرایەکی دینداری خاوەن مزگەوتە، ینی ڕێگای هاتوچۆی مزگەوت ئەکا وایە باوەڕمان پێیە کرد، قسەمان لێی وەرەگرت، گوێمان لێگر، شەرممان لێیە کرد، احتراممان ئەگرت. بەڵام ئێستا ئەگەر پیاوێکی ئەوها ببینی لێ ترسی، کەواتە دەورەکانمان عکس بوویەوە. وایان فێرکردین ئەگەر ئافرەتێک عەبای لەبەر بوو جوان جوان خۆی داپۆشی بوو بڵێ نانە تۆ بەس لەوانە بترساوانە لە جەوە عەبایە چی ئەکەن، کەواتە ئەوهایان تێگەیاندین یەک ئستثنا یەک نمونە بۆ شتێکی تەعمیم، یعنی بۆتە پێوەەر لە لای ئێمە. من ئەگەر کابراایەکی لەو شێوەیان ئافرەتێکی لەو شێوە ببینم نەڵێم ناوڵە ئافرەتێکی زۆر محتەرەمە، ئافرەتێکی دیندارە، ئافرەتێکی مؤدەبە، ئەڵێم ئەو لێی بترسە، ئەو ئافرەتانە نانەنا
أو لسوي نمونيك باسك ما مساجر وأما نمونيك كين ببيور بوجيان بله أما هل الرؤي للرودر الناس يكش وكات إنسان فطرتي فيرة به ليرن كونديشن هي فيربوني مرجدار بابوني اشتك واشتي ترفيرة به يعني جاري وهاي بوني عترجي شك خاطو خيال أما أنا زور جار إما بمشي وازا فيرة بين بلا مرجيجنية جاري وهاي لو أنا نمونيك نبيت بيور راني باردوخي كبسرات بي لحالتك هستي شبو دروس كرد بيتي يتشرتني أو بيوندي خراب به اینجا پەیوەندیەکان ئەوەندە لە خەتەرایە بۆ نمونە ئێمە ناتوانین دانیشین باسی ئەو هەستە بکەم لەگەڵ تۆ بۆی بزانم تۆ یارمەتیم ئەدەیتیاننا بەس ترسنی حەزەر هەیە ئۆکەی یعنی حەزەرێکی زۆر گەورەم هەیە لەوەی کە من وەکو تۆ کاک عیسە برادەرمە دانیشم دەردەدڵیەکی لەگەڵ بکەم توێژینەوەیەک هەیە لەسەر مەجموعەیەک ئافرەتی فەقیری کۆڵانێکی با بڵین شەعبی کرا باشە ئەم ئافرەتانە هیچ نەخۆشیەکیان نییە بەڵام لە فەقیریە ئەژین خواردنی زۆر خراپ ئەخۆن لە شوێنێکی زۆر پیس و ژینگەیەکی زۆر با بڵین ناتەندروستە دانیشتون مجموعەیەک ئافرەتی تریان هێنا خواردنی زۆر تەندروست ئەخۆن لە ژینگەیەکی زۆر پاک و خاوێنان هەمویان پرستیجیان هەیە دەوڵەمەنن هەموو شتێک براندا هەموو شتێک هاڵێ لەم عادەن ئەم توێژینەوەی هەستان سەیریان کرد کامەیان زۆرترین نەخۆشی دەرونی و جەستەییان هەیە دەرچوو ئەو ئافرەتانەی کە ئیگۆیان بەرزە ئەوانی کە لە پرستیجێکی زۆر بەرزن ئەوان زۆرترین کێشەی جەسەدی و دەرونیشیان هەیە ینی جەستە بەهۆی چیەوەیە دەرچوو توێژینەوەکە ئەم ئافرەتە کە لە کۆڵانێکی شعبیان ئەو مجموعە ئافرەتە هەر جارێک کۆ ئەبنەوە قاپێک لە بەڕۆژە ئەهێنن دائنیشن ئەو ئەڵێ ماڵی باوکم ئەو هایان کرەوە لێ ماڵی دراوسێکم ئەی بینیت مێردەکەم نازان چی ئەی بینیت کچەکە نەئیشەڵە زەمکی سیکە من ئەو ڕۆژەش باسم کروتم ئەمە گەعدەیەکی غەیبەت و نەمیمەیەکی حەڵاڵە ئەتوانین هایڵی درویسپی و ڕەشەیە ئەمە کاکە گەعدەیەکی نەمیمەیەکی حەڵاڵە ئەمانە بۆ ئێمە ئەوەشمان نەماوە ئێمە پرستیجی من چۆن قبول ئەکا دانیشم لەگەڵ تۆ بڵێم مێردەکەم نایەتەوە ماڵ یان مێردەکەم هاوارم بەسەر ئەکا یان منداڵەکانم بەگوێم ناکەن پرستیجم قبول ناکە سۆها پەیوەندیەکان چی لێ هاتووە بەتەنیا بەڵێ لە حەدیقەکە جارجار کاکە ئێمە خۆشیەکانمان بەتەنیاین ناخۆشیەکانیشمان بەتەنیاین من کە دڵم زۆر خۆشە گوڵم خۆم بۆ خۆم هێناوە هەندێک باڵۆنیشم هێناوە هەندێک هەدیە و کێک و نازام چیشم بۆ خۆم هێناوە لەگەڵ کێ شێریەکەم ڕسمیەگرم لە ئەو ئەپلیکیشنانی کە هەیە لە با بڵین سۆشیال میدیا لەوێ شێریەکەم کێ لەگەڵ من ئاهەنگ ئەگێڕێ ئەو خەڵکە ئفترازی کە من نایان ناسم و لێمەوە دیار نین بۆ لەبەرەوەی ژینگەیەکی ئەمانە بۆ من حتى ئەو قسانەی کە ئەیکەن عوزرێکم داناوە کە من نایان ناسم ئۆکەی بیئەیەکی ئەمانە من لە ئەمانام نەقسم پێ ئەوترێ نەسەیرم ئەکرێبان تا خوار هیچ کۆمنتێک نییە نایبێت تۆ سەرخۆی بڵێ ئەگەر شتێکشم پێ بڵێ ناسا ئەتیادیە ئەمە بەرزم ئەکاتەوە احتیمالە و فعلا هەندێک جار کەسێک کە کۆمنتێکت پێدا يعني براستي شايني أو يكتو إيش لسر أو خالب كي سو من ممنونم هر كسيك أجر أي شتيك بمن بليج كلواني فعلا من لبر مشغولية لي مو ديارنيا ساعتينا ناو دنيا فانتازيا كش با ناخوشي كش بليم أويكا ناخوشي هيا يكسر درجة كده أخا مسجك دا أنا يعني مثلا قطعيك دا أنا اللي لفلان مزجوت يعني لفلان قبرستان تعزيك أجيرين يعني شي يعني من درجام كراونية توبي بو مالم هر كاتيك بتوي كاتي تعزيكا تاريخي أون دبو أون دي ساعات أون دبو أون دي طاو كتعزيكا طابو تودا أني شيئها بيركيتو بروم يعني نروم أبيت بروم إزعاجيناكم أي أو كاتي دانا أي أو مزقوتي دانا أي أو حتى كأروي لدرجات اللي تعزيه ليرانيا الأفلام مزقوتي يعني شو يعني مي مالم كواتا هر وادي شيء أبيته وكال أبيته يعني زي شونا خوي علاقات معنايا ناوي لي أني شو معنايا كي هي إما معناه كان ما نماوه راست أشينا فراواني علاقاتك كان دوايوه والله علاقاتك هي كزور إهمال كراوة زور جوينات يعني إيش علاقاتي خزانة زور جار بيمانوها تنها بينديش خويني هي يوم لما الله جورب وينو طاو
بەڵام لە کاتێکا گرنگترین پەیوەندیەکان پەیوەندی خێزانە. جەناب ئافرەتی پەیوەندی کچ و باوک خۆشە، کوڕ و دایکیش خۆشە. یعنی بۆ وای کردو ئێمە بڵێن وڵا کچ و باوک خۆشە، کوڕ و باوک خۆش نییە، بەس یان کوڕ و باوک خۆش نییە، کچ و دایک خۆشتر نییە، بەڵکو کچ و باوک خۆش. ئەم پەیوەندیانە بۆ وایان لێ هاتووە و چۆنیشە ینی پەیوەندیەکان ئێستا بە شێوازێکی عام. خۆی عیلاقەی عائلی با بڵێن پەیوەندی خێزانی کچ باوکی یەکەم نێرە لە ژیانی، یعنی یەکەم عاشقە، یەکەم هاوڕێیە، یەکەم پاڵپشتە، یەکەم گوێگرە، یەکەم فێرکەرە، یەکەم مامۆستایە. باوک بۆ کچ، باوک بۆ کچ. طبعاً بۆ کوڕیشە، بەڵام بۆ کچ زیاتر. سۆ تۆ لە چاوی باوکتەوە بۆ نمونە هەندێک صفاتی نێر هەیە لە لات دروست دەبێ. یعنی تۆ بۆ نمونە ئەگەر باوکێکی تووڕە و عەسەبیت هەبێ کە ئەڕۆی بۆی تەعارف لەگەڵ کابرایەکی یان ئەڕۆیتە دەرەوەی بازنەی عائیلەی ڕەحم کە عائیلەی خێزانە، کابرایەکی هادە ئەبینی سەیرت دێ، هەستەکەی غەڵەت هەیە لە مۆزوعەکە. بۆیە گرنگە ئەو عیلاقەیە، چونکە من ئامادە ئەکەی بۆ دەرەوە کە من مێم. کچیش بە هەمان، کوڕیش بە هەمان شێوە. کاتێککە ئەو پەیوەندی لەگەڵ دایکی دروست دەکا، سەیری هێمنی ئەکا، سەیری بەخشینەکە، سەیری بۆ نمونە خۆشەویستی ئەکا، سەیری عیلاقە ئەکا، سەیری ئەوە ئەکا، چونکە ئەو کە ئەچێتە دەرەوە هەمان شت سیرکە بالنهایە لە کۆتاییە ئێمە ئەبێت کچ بە دوای کوڕ ئەگەڕێ، کوڕ بە دوای کچ ئەگەڕێ. ئۆکەی، یعنی نێر بە دوای مێ بە دوای نێر، چونکە ئەم دووە کاڵێ لیتەسکونوا ئیلەیها، یعنی ئەبێتە سوکنایەک بۆ تۆ، اینجا ژیانێک دەست پێ ئەکا. من ئەبێت هەندێک شتم هێنابێ لەگەڵ خۆم. ئەی لەکوێ هێنم؟ لە ماڵی لە عائیلەی ڕەحم ئەیهێنی. عائیلەی ڕەحم کێیە؟ باوکمە، دایکمە. اینجا ئەگەر تۆ بچووک بیت ئەوتە برای گەورەت هەیە، اینجا سەیری برا گەورە ئەکەیت، ئەگەر مام و خاڵ و ئەوانش لەگەڵتان بن سەیری ئەوانیشەکەی. بۆیە هەگبەی ڕئیسی هەر گەنجێک کە ئێستا لە بازاڕایە لە دایک و باوکیەوە هێناوێتی، و کچ بێت یان کوڕ بێت سۆفتوێری دایکی لەلایەتی. ئەی پەیوەندیەکانی خوشک و برا مامۆس جاری وا هەیە، ئێستا برا هەیە لەگەڵ برا قسەی نییە بۆ ماوەیەکی زۆر، خوشکەیە لەگەڵ خوشکا قسەی نییە، خوشک و برا هەیە. ئەم حاڵەتانە چییە؟ بەهۆی لێنەبوردەیە لە یەکتر یان حاڵەتەکانیان چییەوە؟ لێک ماڵا گەورە بوون، لە یەک ژینگا گەورە بوون، خوشک و بران یەخوێنن کەچی ئەو ڕقەکەوتە بینیانە، تەسامح نییە لە بین یەکترا، ئەوش ئەگەڕێتەوە سەر دایک و باوک. طبعا موضوعی بەراوردکردن و تەفزیلی کوڕ لەسەر کچ و زیرەک و تەماڵ، جوان و ناشرین، عاقڵ و فەقیر، ئەمانە هەمووی دایک و باوک دروستیەکە. بەڵام ئێمە چیمان لەبیر ئەچێیان فێر نەکراوین کە ئێمە لەگەڵ عائیلەی خێزانیە، یعنی عائیلەی با بڵێن پەیوەندی خێزانی، ئێمە عەقدی ڕوحیمان هەیە. یعنی تۆ ئەم عەقدە کە لە بینمانە هەیە ئەمێنێ، یعنی شتێک نییە بڵێ من فەسخی ئەو عەقدە ئەکەم، فەسخی عقودی ڕوحی ڕەحمی ناکرێ، یعنی هەر ئەمێنێتەوە. بەڵام وەکوتم هۆکارێکی کە ئەگەڕێتەوە بۆ دایک و باوک، جگە لەوەش قیمەتی بوونی بۆ من برایەک لە پشت کچێک نەماوە. قیمەتی کچێک بۆ نمونە کچێکی گەورە، خوشکێکی گەورەت هەیە، ئەو قیمەتە گەورەیە نەماوە کە ئەمە سۆز و میهرەبانی بۆ براکە. ئەمیش لەبەر ئاسانکاری زۆر شتە، لەبەر ئاسانکاری ئەوەی کە بۆ نمونە تۆ ئەوهایان تێگەیاندویان، ئەوهایان فێرکردین و هێنایانە ناومان، ئەوەی بەدڵم نەبێ بلۆک، ئەوەی لەسەر هەوای من ناڕوا خۆ حافیز، تا خوشکم بێ، باوکم بێ، برام بێ، من حڕم. تێگەیشتنی ئازادی زۆر بەغەڵەتی ئێمە لە ئازادی تێگەیشتین، ئەڵێ من ئازادم، بۆ شێوەیە منت بەدڵە لەوەسەلە، منت بەدڵنی خوات لەگەڵ. ئەمە بزەبت و ئەوەیە ئەڵێ دیسلایکی بۆکەم، ئەنفۆلۆیەکەم، بلوکیەکەم، نفسی نظامە. ئەوە مەسەواسی و ئازادی کرد لە پەیوەندی عائیلەیە، بە تایبەتی گەنج و لاو هەیە لە تەمەنێکە کچ کوڕەگەنە تەمەنێکی گەنج و لاوی، زۆر جارەیە لە دایک و باوکمان تەداخولمانەکە، وەڵا نایە لە شتەکان بە جوانی بکەین یان بەڕێکی بیکەین، یان جاری وا هەیە کوڕ هەیە مەسەڵەن وەڵا من حساب بۆ باوکم ناکەم، من بۆ دایکم ناکەم، وەڵای من جاری وای بەم تەمەنەوە ئەچمە ماڵەوە باوکم سەیری قژمەکە، وەڵا
قژ جوان چانە کردو بڕۆ چاشکرە بەم تەمەنەشەوە ینی شتێکی ئاساییە وەڵام من حساب بۆ باوکم ناکەمێ بۆ حساب بۆ دایک و باوکم ناکەی بۆ تۆ چی تا حسابی بۆ دایک و باوکم نەکەی یعنی ئەبێ ئەمە لە کام کولتورە هاتووە لە کام فەرهەنگوتیاتی لە کام ئاینەوە وەرمان گرتووە ئێستا ئەوە بێ لەوەی کە کۆمەڵە گەنجێکی تر پێی وایە هاگاتەوە تەمەنە ئیتر پێی وایە هەر خۆیەتی یانی ئەنەوەڵا تۆ چی دایک و باوکتە من کە پێمەڵە پرچم بەو شێوە چاکەم سەرم بەو شێوە چاکەم جارە گەنجین ئەمریان لەسەرمانە جا بۆ ئەم جاهێڵێ ئازادم من ئازادم بەو شێوە ئازادم لەگەم نازانم ئازادیە لە کوێ اینجا ئەم نەوع پەیوەندیانە ناوی لێنین ئالمانی یعنی چی عالمانی بۆ نمونە تۆ سەعاتێک ئەبینی لە دیوار دراوە لەسەر شکڵی تاوەیە تاوە زانچەوەی هێلکە و ڕۆنی تیاکەین چی پێڵێن ئێوە هەر تاوەیە بۆ نمونە تۆ یعنی شتی زۆر سیر و سەمەرە ئەبینی ئۆکەی باشە من سیرەکەم ئەمە تاوەیە یان ئەمە سەعاتە ئۆکەی یعنی چی یعنی شتەکان سەرمان لێ شێواوە سەریان لێ شێواندین ئۆکەی ئەمە باوکە باشە باوک ئەبێ چۆن بێ یەکێکەڵێ ئەبێ برادری بی ئەبێ برادری بێ هەندێک وا ئەڵێن ئەڵێ ئەبێ برادری بی ئەی برادری بی یعنی چی یعنی سوعبەتەکەم یعنی دەستی لێ ئەوە شوێنم دەستم لێ ئەوە شوێنێ یعنی لێدەم یان پاڵیە ئەمە هەندێک کەس وا ئەڵێ ئۆکەی کاتە سەرمان هەندێک کەس ئەڵێ نە باوکت کە هاتە ژوورۆ نابێ فزە بکەیت هەڵەسی لەبەری لە شوێنەکە نامێنی لە پێشی نان ناخۆی لە پێشی سەیری تلڤیزیۆن ناکەی لە پێشی قسە ناکەی ئۆکەی هەندێکی تر دێ ئەڵێ نا باوک ئەتوانی گفتوگۆی لەگەڵ بکەی ئەتوانی ڕیزی لێ بگری و ئەشتوانی گفتوگۆی لەگەڵ بکەی ئەتوانی بە قسەی بکەی ئەشتوانی وای لێ بکەی قەناعەت بهێنێ سەرمان لێ شێواوە هەر جارێ و کەسێک هەڵەسێتەوە ئەڵێ تۆ ئەبێ چۆن بی لەگەڵ باوک بۆیە هەندێک کەس هەیە بۆ نمونە جەنابتان ئەڵێن ئێمە ئێستش بە قسەی باوکمانەکەین بەڵام هەندێکی کەس ئەڵێ لەمە حساب بۆ باوکم ناکەم دیسانەوە ئەگەڕێتەوە سەر چی ئەگەڕێتەوە سەر ئەوەی من چی لە هەگبەم هەبوو دام پێ ینی دایک و باوکەکە بەرپرسیارە مامۆسایەکمان هەبوو کاتێکە من بۆ ماوەی ساڵێک بۆ 2 ساڵ مامۆسایەتیم کردووە دەورێکی پیتاگۆجی هەبووە بواە بیکەم لەو دەورەیە مامۆسایەکمان هەبوو ئەیوت ملاحەزەی ئەو منداڵانە بکەن کە زۆر اعتیمادیان لەسەر خۆیانە ئەها منداڵێکە خۆی یەکسەر دەست پێ ئەکا نانەخوا خۆی جلەکانی خۆی ئەگۆڕێ بۆ منە خۆی پێڵاو لە پێ ئەکا و قەیتانەکە ئەبەستێت کە ڕێ ئەکا ئەڵێ دەستم دەرێ دەست نادا خۆی ئەڕوا بەڕێوە پێویستی بە یارمەتی نییە ئەڵێ هەر ئەو منداڵە کە گەورە ئەبێ باوکەکە داوای یارمەتی لە ئەو ناکە تێگەی یعنی لەوانەیە لە کاتی گەورەیە باوکەکە یان ئێمە لە دوورەوە کە سەیرەکەین بڵین زۆر سەیرە ئەو بۆ ئەو کوڕە ناچێ یارمەتی باوکی بدا ئەو بۆ باوکەکە نەخۆشە بۆن منە ئەو کوڕە ناچێ هەفتەیەک لە لای بخەوێ نازانێ چونکە پێشکەشی نەکراوە بۆیە نازانێ پێشکەش بکات زۆرترین منداڵ کە باوکەکە زۆرترین کاتی لەگەڵ بەسەر بردووە لە گەورەی یا هەماشتا ئەو منداڵە زۆرترین کاتی لەگەڵ بەسەرا بە کەواتە باجی پەروەردەی نادروست دایک و باوکان لە پیریایدن ئەو عیلاقەی کە عیلاقیان باش نییە لەگەڵ مناڵەکانیانە ئیلا من ڕەحیمە ڕەبی ڕاست ئۆکەی یعنی جەنابە باسی کرد و تێلەوانەی دیسانە گەڕەوە بۆ ژینگەی ماڵەوە بەڵێ کاتێک کە مەسەلەن کوڕێک بەگوێی باوکی ناکە کچێک بەگوێی دایکی ناکە پەیوەندەکەی هەر پەیوەندیە بێتەوە بە مناڵی بەڵام جاروە ژینگەی دەرەوەش تەئسیر لەسەر ئێستا من ئەمە ئەوە بڵێم ژینگەی دەرەوە چییە بۆ نمونە کاکە بۆ نمونە من ئایفۆنێکم بەدەستەوەیە ئایفۆنم بەدەستەوە نیە تۆ لەم نەپرسیت ئەڵێ ئەو چی ئەو جیهازەی پێتا منیشەڵێ ناوێک ئەڵێم ئەڵێ یعنی ئایفۆن نییە منیشەڵێم نە ئەڵێ ئەی گەلەکسینی ئەڵێم نە ئەڵێ ئۆ تۆ لەکوێ ژیاوی کورە بابە کوا مۆدێلی ئەوە ماوەتە ئەو مۆبایلانە لەدەست بگری کاتە وام لێ ئەکا تەسیرم لێ بکە بڵێم ئۆ من ئەو مۆبایلم لەدەستا یان لێ دەپرسێ ئەڵێ سناپچاتت هەیە ئەڵێم نە من خۆم یەکێکم لەو کەسانی ئەو پرسیارم زۆر لێ ئەکرێ سناپچاتت هەیە نیمە فەیسبوک بەکارەهێنی نە بەکا کاکە تۆ لەکوێ ژیاوی تۆ چۆن خەڵک ئەتناسی ئەی چۆن قسە بۆ خەڵکەکەی تۆ سناپت نیە تۆ فەیسبوکاتە ئەوەش دەوری هەیە من ئەگەر بڵێم وەڵام جەماعەت درەنگە بێ بڕۆمەوە باوکم وتوێتی بانگی مەغریب ئەبێت تۆ بگەڕێیتەوە بۆ ماڵ برادەرەکان چیم پێڵە کورە دەدانیشە عیب و شوورەی هەتا ئێستا باوکت کاتە ئەتوانن تەئسیرم لێ بکەن بەڵێ ژینگەی دەرەوە طبعا بازنەی خوێندن و ئیشکردن و دوای ئەوە عیلاقات برادەرەکان بەڵێ ئەتوانن تەئسیرت لێ بکەن باشە ماوەسە باسی عیلاقاتی عایلەمان کرد چێسە عیلاقاتی هاوڕێتی
گرتنی هاوڕێتی تەسیری ینی کاریگەری هاوڕێ لەسەر هاوڕێ ئەبێ و پەیوەندیانە چۆن بن لەلای من پەیوەندیەکان لەسەر ئەساسی مەساڵحە بەعام یعنی ئەبێت من شتێک بدەم و شتێک وەربگرم و ئەبێت من یعنی بۆ من هاتوومەتە ئێرە کاکە من تۆ ئەناسم مەسلحەتێک هەیە پۆدکاستێک ئەکەین بەیەکەوە هەندێک قساکەین سو بەیانی دووبیانی کە تۆ لە من ناپرسیتەوە نابێ بڵێ وڵا کاک عیسا چەند مەسلحەتی بوو هەتا ئەوەی ئیشی پێم هەبوو هەموو ڕۆژنامەی بۆ ئەناردم لەو کاتەوە دەنگی نییە یعنی طبیعیە ئیشێک هەبوو لە بینمان ئیشەکەمان ئەنجامدا و بای کاتی هەبوو پرسیارم لێ بکە هاتمەوە خەیاڵی بەس بڵێ وڵا بەس ویست و مەسڵاوێک بکەم شاڵە هەموو شتێک باشە ئەوە خێر علا خێر ئەگەر نەبوو بۆچی من ئەبێ بڵێم ئەمە ئینسانێکی مەسڵحەتیە هەندێک جار پەیوەندیەکان لەسەر وەکو پەیوەندیەکی عقدی پێ ئەڵێن بۆ نمونە چۆن تۆ کە عقدت هەیە لە شوێنێک ئیشەکەی عقدێک هەیە لە بینتان کە تۆ هەندێک تایبەتمەندی هەیە هەندێک ئیش هەیە ئەبێ ئەنجامی بدەیت 1 2 3 ئەو ئیشانە ئەەکەیت بالمقابل من ئەوەندە پارەت ئەدەمێ ئەمە عقدێکە لە بینمان ئێستا وای لێ هاتووە نوعی پەیوەندی وای لێ هاتووە بۆ تەعقد لەگەڵم دەیتە دەرەوە جارێک داوت دەکەم جارێک داوت مەکەی جارێک گوت لێگرم جارێک گوێم لێ ئەگری دێمە خۆشیەکەت دێ خۆشیەکەم نەهاتی پێت نەکرا یەک جار عقدەکە فەسخەکەین اوكي يعني ئێستا تقریبا ئەتوانی بڵی وای لێ هاتووە بەڵام دروستیەکە ئەوەیە کە تۆ بۆ چاوە سەیری بکەی فعلا ئێمە سێرکە خوای گەورە ئەڵێ چی ئێمە مسەخڕین بۆ یەکتر يعني من لێرەم بۆ ئەوەی دەستی تۆ بگرم و یارمەتی تۆ بدەم و تۆش لێرێ بۆی دەستی من بگری و یارمەتی من بدەیت کاتە يعني چی يعني مصلحة يعني وشي مصلحة خراپ نية غلط نية طاواتي بتمسر وبابتي يعني بيونديان بنما مصلحته بالله برجوندي بالله باشا برجوندي كي بتشون بجوان ببرجوندي شيء و مثلا من براو توش براو سيرك خوشتك هي نية يعني مثلا زور جار دايك زیاتر ئەدات لەوەی وەرەگرێ ئێک ئەبێت براو خەسارەی تیابێ تیای نییە ئێمە زۆرترین پێداویستیمان بەخوای گەورە هەیە لە هاوڕێتیا باسەکەم حتا عیلاقاتە ئەمە عیلاقە لەگەڵ خوای گەورە عیلاقە لەگەڵ زات عیلاقە لە هاوڕێتی عیلاقەی زەوجی عیلاقەی دایک و باوک مناڵ ئەمانە هەمووی پەیوەندیە بەعام هەمووی بینایی لەسەر چییە لەسەر چ ئەساسێکە لەسەر مەسڵحەیە دایک و مناڵ عیلاقەیەکی ڕۆحی خوێنیە من کە گەورە ئەبم ئەویان مەسڵحەتیش من کە گەورە ئەبم هەمان پێداویستیم بە دایکم هەیە هەمان ئەو باوەشی کە ئەمەوێ کاتی کە مناڵم لە گەورەی ئەمەوێ نامەوێ هەمان گوێگرتن کە لە مناڵی ئەمەوێ لە گەورەی ئەمەوێ قەت پێویستی بە ئێمە نییە سیرکە وەرە بڕۆ ناو قورئان سێری ئەو ئاەتانە بکە کە باسی با بڵێین ئەو ئەرکانی کە لەسەر شانی دایک و باوکە بۆ منداڵ نییە نادۆزیتەوە نییە بەس لە کاتی وەرەسە تەوزیعکردن بەڵام هەیە هی منداڵ لەسەر دایک و باوک پێتەڵێ ئەبێ چۆن بی لەگەڵیان وایە هی ئایلە بوو پەیوەندی ئایلە و دایک و هی هاوڕێتی چکە بەڕاستی کاتێککە باسی وەکەین ئەڵێن بنەماکان لەسەر پەیوەندی هاوڕێتی لەسەر پەیوەندی لەسەر بەرژەوەندیە پرسیارەکە تۆزە بۆ خەڵکیش و بۆ ئێستا تۆزە بە شێوەیەک هاتووە ئایا بێ من ئیشم بێ چێ بینجا پەیوەندەکە بەسم ئەی وەختی خۆی ئەمە پێشتریان و ماشەڵڵا فڵانکە زۆر مەسڵحەت چییە بۆ وڵی زۆر مەسڵحەت لەگەڵی چێکانە بێ ناچێت بۆ لای مەسڵحەتی لەگەڵی چێکانە بێ نابێت ڕەفاقەتی بکە ئەخر سیرکە تۆ چۆن سێریەکەی یعنی ئەگەر من ئیشم پێت نەبێ ناتوانم ببمە هاوڕێت بەڵام زۆر بەسیترە تێگەیشتنەکە بۆ نمونە من ئەمڕۆ ئێوارەکەی نیو سەعات کاتم هەیە حەزم لێ قاوەیەک لەگەڵ تۆ بخۆم لەوانەیە نە تۆ قسە بکەی نە من قسە بکەم نە ئیشم پێتە نە ئیشت پێمە بەڵام لە کافەیەکدا ئەنیشین لەوانەیە پێشتر هاتوین لەوێ دانیشتین بێکەوە لەوانەیە یەکەم جارمان بێ بەڵام دا ئەنیشین بەیەکەوە مەسڵحەتەکەوەیە کاتێک بەسەرە بین لەگەڵ یەک کەواتە هەر بیناە لەسەر مەسڵحەت مستحیلە مەسڵحەتی تیانە بێ کەواتە ئەتوانین بڵین پەیوەندیەکان بەتایبەتی بەڵام مەسڵحەتێکی جوان نەک من ئەو مەسڵحەتەی کە تێگەیشتنێکی کۆمەلگاوی ناشرینە نه مەسڵحەتێک کە شتێکی جوان بێ من گوێ لە تۆ ئەگرم ئەو مەسڵحەتە دوو نەسیحەتت ئەەکەم مەسڵحەتە مامەسا پەیوەندیەکان هەموو پەیوەندیانەی کە باسەکرێ هەر هەمووی بۆ بەرژەوەندیە ئیلا پەیوەندی خوا و بەندە نەبێ یعنی ئەتوانین ئەوە بڵێ مەسەلەن بۆ پشڕاستکردنەوەی بابەتی کە جەنابە باسی کرد من پەیوەندیەکم من مەسڵحەتێکم لەگەڵ جەنابتا هەیە و جەنابیشی لەگەڵ من هاتە مەسڵحەتێکی جوانە من براوە و تۆ براوە کەواتە بە کورتی
ئەتوانین بڵێن هەموو ئینسانەکان بۆ مەسلحەتێک کۆیانەکاتەوە لە کاتێککە پەیوەندیەکە بەستن. ئیتر ئایا پەیوەندیەکە خوێنیە، مەسلحەتەکە مەسلحەتێکی ڕۆحیە، مەسلحەتێکی مادیە. چکە پەیوەندی خوا و ئینسان پەیوەندی خوا و مرۆڤ نەبێت کە ئیتر خوای گەورە هیچیشی بە ئێمە نییە. بالضبط، بەس ئێمە بە مەسلحەت لەگەڵی، ئێمە بە مەسلحەت لەگەڵ خوای لەبەر ڕەحمان تێرەکە ومان قەترێکی نەخوا. کەواتە پەیوەندی بەندە خوای گەورە نەبێ بۆ بەندەکە، ئەوی هەمووی مەسلحەت. بەڵێ هەمووی چیرکە فطڕی ئینسان لە فطڕەیە بە دوای ئیلاها ئەگەڕێ. ئۆکەی حتا ملحدەکان ئەوانەی کە ئەکەونە تنگانە یەکەم شت کە ئەیکا سەر بەرزەکاتەوە بۆ ئاسمان. حتى كافركان الله إذا ركبوا الفلك دعوا الله مخلصين له الدين. كافركان يعني لهمو كاتو ساتك لفطري إنسانة هي بدواي خوايا أقري، يعني أوا هيك نيكيتيانيا، يعني هيك بابلين منتي كيتيانيا بوي إما ببردوامي إيشمان بأوا بلام أو إيش بإيمانية. لا علاقاتها وريتيا ماوس. بالله. أسبون منا كسر حزقها وريتي بقري. بتعبتي سينجلة فراغي شو هي. بالله. سينجلية بلام لسرها وريتيا كه. هي زور سريع هاوريت يجري هر لا نقع خواردن هي للسوشيال ميديا ويجري للسوشيال ميديا وزور يعني بيام سيرة منه خم للسوشيال ميديا ورفاقة أجري يعني لكلية لقل بينينك يتشرع جزي برامر بهاوريت يك أشينا سراوش بلام هاوريتي رجزي خود مثلا كور كشوكش كاتك بيونديك أجري لما ويش يكرتا هرشي كردويتي هرشي بينيويتي هموي بباسكا لكاتك توشينا موقفك بولا قاليا نتوشي حالتك بولا قاليا يكسب متماني خوي بيئدا دعاء فشل شيء لا هاوريتك إن جا دعاء هلا والله هاوريتي معناينية طبعا أما نقصة بدايستي دروني دائما بيوستي ببرامبرة بله أوكي من أجريك بما بجملة بقري بدايستي درونية من أجر بيوستم بباوش بي كدايكا بيوستم بأي كونتاكتا أما هموي بيداوستي درونية دايكا بيستم بهاورو بالبشتا يام باوكا يام برايا كاوتا بيداوستي درونية بيستم بوي يكيك هانم بدات وشخصيتم بلا شخصية بقوتته أو هاي بيكا بردوان با أها بيستم بويا جيم لو بيت كمن تشيمتيايا أما أنا هموي بيداوستي درونين من كأتشم لدروا بدوا بيداوستي دروني أقريم أما بزبطوكو أويا كمن لمالا وديما دروا زور تينوم كاتي كتينوي كديما دروا هر قوم آويك ببينم چند طاهر نبي يعني باك نبي نبو خواردنا ونبو دسنويج نبو هيج أشي بلا من أتشم ليه خوما أما بالضبط وايا كسيك لسوشيال ميديا آويكا طهارتك ديارنية ليه مو ديارنية تا چند باكا أتشم ليه خوما بو چونك من كهات ما دروا بتينويتي هات ما دروا بهمان كات أجر برسيت بي ديسان كلامال ديت دروا برسيتا كأرويت دروا برماوي هر كسيك ناني خواردوا من عساية بلا موقر برون بيخوم چونك برسيمة أماش بالضبط وايا ماشا ما وصا ما كسيكي برسية كسيكي تينو دروني لما علو تير نكرا بهر حالتك لحالتك چون رفاقتك بقري توشي كيشانا بيه هاوريك بقري توشي وانا بيام هاوري خيانتي ليبكا ام هاوري بباب عقاري اشترا ام هاوري بياملتو هاوري كان تشيا كان بياملتوش بيطلم كتوش تشيكي يعني أنا كاريجري لسريه بالله خوي كاتا توشيم حالتنا نبي ما بيغمبر صلى الله عليه وسلم الله يجي المرء مرآة أخيه أوكي فمن أويني براكمنك براكم أوي كبرامة لا همو بشرية خشكو بران لسر عرس من أوي كلا برائستو أويني مني ومنيش أويني توم كاتي كمن لبرامبرتو أوستم لو تشيك أبينم ليرا قجم تيك شوا بالله هي لدمو تشاوم جلكم دراوا أكري من عينك بشكينم كاتبي تشيبكم أقريمو بوكي أقريمو بو ذاتي خوم بويا الله أقر بي ونديت لقل ذات بقوتنا به أو من يكسر أزانم كبي ونديت لقل درو خرابة وأقر بي ونديت لقل درو خرابة أو يعني لقل ذات خرابة فمن بقوي توشي أو حالتنا هموينا بم بيسناك من هاورتي كتيك دم يعملم أو من أبابا أقاري كتير نا أو عويني تويا هاتو بتولي يقدوسي تكاي إيشي لسربك تكاي أقدار با هي بيالي توقج أمش تتشاق ماك عاد زبي والله بغيلين بيبا حسودين بيبا بالله يعني سيرك حسادة موضوعي حسادة أقرتو بلي أو كسا بغيليبا من أبايا حسوديبا من ديت أو موضوعي كي دنيا للات زور مهمة
نا دنیا لەلات گرنگە یعنی بۆ نمونە گرنگە بەلاتەوە لەم دنیاە چەنێ پارەت هەبێ چەنێ جوانبی چەنێ بڕانداتت هەبێ چەنێ ئیشێکی باشت هەبێ چەنێ من خەڵک ئەم ناسێ ها ئەمانە دنیەویە گرنگە بەلاتەوە بۆیە ئەڵێ ئەو چاوم لێدا ئەو سەحرم بۆ ئەکا ئەوە بەغیلم پێ ئەبە ئەها چونکە تۆ هەموو ئەوەی ئەیکەی ساف بۆ دنیاە بەڵام کاتێککە بۆ ئاخیرە ئیشەکەی من ناڵێم ئەوە بەغیلیم لەوانی بڵم ڕاستەکە تۆ بڵی قژم فعلا ئەگەر ئەو های لێ بکەم جوانە بێ یان ئەیکەم و ئەڵێم وەڵا ڕاستەکە یان ئەڵێم ناوەڵا ئەوە ئەها جوانی و ناشرینی ئەذواقە زەوقی ئەو لەگەڵ زەوقی ئەو جیاوازە سۆ یەکسەر ئەڵێم زەوقە و تاو بەی بای کەواتە مامۆستا پەیوەندیەکان ئەگەر هێواش و پەیتا بێ باشتر نییە هێواش تێکەڵبی هێواش چونکە ئینسان لە مواقف و هەڵی يقاس العقل بالنقاش وتقاس المحبة بالمواقف جوانا يعني عقل بقفتو بيورك قفتو يكيش ما بس شيء ما بس يجاري ولا أنا إنسانك توربه أنا إنسانك لخوش حاليا بمود مزاجي جواز به وموقفك شيء إنسان خليك حفتا لقاو خواردني كان ليك حفتا لكلية بيني وتيان لدرة ولا شوينة كابين يعني لشوين إيشكو لقاو خواردني أم موقفه دروز نابت أبزاني كسك بوت شونا خوي چاوەڕوانی زۆر لە بەرامبەر وات لێ ئەکا تۆ تووشی کێشەبی لەگەڵ ئەو کەسە تا چەند تۆ چاوەڕوانیت سەقفی تەوقعاتت تا چەند بەرزە لەوانەیە یەکێکی باشم بۆ بدۆزێتەوە بزانە لە ئیشێکی لە شوێنێکی ئاها داوامەکە ئێستش ڕۆژێک نەیوت ئەرێ نور ناتەوێ بێ لەگەڵمان ئیشکێ ها سەقفی تەوقعات نابێ چاوەڕوان بیت تۆ لە بەرامبەر ئەگەر بۆ نمونە تۆ زۆر باشی بۆ بەرامبەرەکە لە چ لایەنێک باشی نمونە قوربانی زاحی نابی قوربانی نابی نابم چونکە پێویست ناکە زانی بۆ قدر و قیمەتی خۆت لە بەشەر نابێ وەربگری چونکە ئێمە مکەڕەمین کەڕەمە چۆن لەکوێی وەربگرێ لەخوای گەورە تۆ ئەسڵەن مکەڕەمی تەکریمی تۆ لە لای ڕەب العالەمین بەزەوەتی تۆ بە قەدری هی منە بۆ من تۆم پێ گەورەتر بێ چاوەڕێ بکەم تۆ بە من بڵێ واو نور بۆ من سۆزێک دروست بووە لە بینی هاوڕێتی مامۆستا زین چۆنە ئەمە زیادەیە حتى علاقاتیش کە ئەڵێ ئەو تەواوکەری منە ناو تەواوکەری تۆ نییە تۆ ئۆڕەدی تەواوی ئۆڕەدی کاملی ئەم کەسە دێ وەکو تەواوکەرێک وایە بزەبت وەکو ئەوەیە من 4 قاتم هەبێ و لە ساڵەکە هەمووی بەشمەکە ئەو 4 قاتە قاتێکی زیاد دێ ئەبێ بڵێم ئەو قاتە نەبوایە منە و ساڵم تەواو ناکرد نا ئەو قاتە زیادەیە باشە مامۆستا ڕەفیقێکە هەیە هاوڕێکتە لەگەڵتە هاوکاری و کردووە چەند جار ئەینا محیبەتێکی زۆر لە بینتانە ڕەفیقی مناڵیەیە هەر چۆنەگەی ئیشتان کردووە بەڵام نابێت چاوەڕوانی ئەوم لە بێگە تووشی موقیفێم بێ بەڵام مادام بۆ خێر نەت کردووە بۆ چاوەڕوانی کردوتە من کە ئیشێک لەگەڵ تۆ ئەەکەم ئەگەر نەڵێم من ئەو چاکەیە سیرکە ئینسان کە لە بیری ئەچێ ڕقیب هەیە دائیمەن چاوەڕوانم لە بەرامبەر بەڵام کە ئەزانم ڕقیبێکەیە لەسەرەوە چاوەڕوان نابم حتى تووشی غەڵەتیش نابی لە پەیوەندیەکان بۆ نمونە من کە لە بیرم ئەچێ ڕقیبێک هەیە چاودێرێک هەیە لەسرم لە کونێکی بچووکەوە سەیرەکەم کەس دیار نییە دەرگاکە کلیلەکەم و لە ژوورەکە یا شتێکی غەڵەت ئەەکەم بەڵام کە کەسێک دێ دەرگاکە ئەکاتەوە کلیلە من تووشی ڕاچەڵەکانێکی گەورە ئەبم بۆ لەبەرەوەی بینم یەکێک لە دەرەوەی چاودێرە ئەترسم ئەی ئەگەر چاودێرێکی لە ئەو گەورەتر و لە ئەو بەقەوەتر هەبێ لەسەر سرم چی ئەوە هەتا ماوم نەکە بە تەنیام غەڵەت ئەەکەم نەکە بۆم هەیە بیکەم نایکەم چکە ئەزانم بۆم نییە بیکەم زۆر چاوەڕوانی لە بەشەر ئاوهایە بۆت نییە بیکەی نابێ بیکەی زانی بۆ لە بازنەی عیبادەتی ئیلاه ئەچیتە دەرەوە ئەڕۆیتە بازنەی عیبادەتی عەبدی ئیلاه یعنی من ئەهاڵی ئیلاهە و هەواه ئیلاه یعنی چی یعنی تۆ عیبادەتی کێ ئەەکەی من عیبادەتی ئەو برادرم ئەەکەم شەو ڕۆژ چاوەڕێ ئەەکەم شتێکم بۆ بکە کەواتە من خوام لەبیر کرد شرکە ئەمە کەواتە نابێت چاوەڕوانی ناوەڵە نابێت کەواتەوە ئەچێتە بابی گلەیکردنەوە مامۆستا چۆ گلێ ئەگەر چاوەڕوانی نەکەی بێ گلەیش نەکەی بۆ نمونە کەسێک گلەی لێکە مامۆستا بۆ دیارنی ئەرێەوە بۆ ئەحواڵەکەم ناپرسی ئەرێەوە بۆ توی تۆ سەرێک کەسێکی گلەی ئەکا طبعا گلەیولیەکە خۆشی ئەوێ چاوەڕوانی ئەو خۆشەویستی و لە لێەکە چاوەڕوانی ئەو محیبەتە و لەگەڵ لێەکە بۆیە گلەیولیە لە خەیاڵی بوویت ئەگەر لە خەیاڵی نەبی نایەتە بیری کە تۆ مەسەن تۆی خۆش نەوێ عەزیز نەبێت لەو وەڵای هیچ پێویست ناکا هیچ پرسیارە لێ ناکا ئەخر گلەی تا گلەی فەرقی هەیە ئەمە گلەیەکی خۆشەویستانەیە بۆ نمونە سەیدنا عومەر ڕەزای خوای لێبێ کاتێک کە
ئەچێتە سەر منبەر و سەحابەکان کۆ ئەکاتەوە بۆ ئەوەی قسەیەکیان بۆ بکە کە قسەکانەکە چی ئەڵێت من شوانم ئەوەندە مەڕووماڵاتم هەیە من ئاوهام کوڕی فلانم ئەو قسانەیان بۆەکە سەحابەیەک لەوێەوە پێڵێڵێ بەس بۆ ئەوە ئێمەت کۆ کردەوە ئەوشەڵێ بەڵێ نفسي لجولة لقد كلمتني نفسي لجورة ونفسي بيوت وأنت أمير المؤمنين قوري كردوا تو أمير المؤمنين غروري بيداوا بوي أو غرورة بيدنكا هات أبي وتي من أصلا عميرم من عمرني من بانك مكان عمير يعني أوندا خوي بتشوكو بسيط كردوا فأقريته وسر أويتو تاچن خوتت بيزلا تاچن خوتت بي إنسانيكي طبيعي چن تاقي كردنويك مان هي لسر معرضة بجوانترين شي وأنجامي أدين مەلەفەکەمان تسلیمەکەین و ڕۆینەوە دەست خۆشەوە باشە مامۆستا لە پەیوەندیەکانە بە بێنە سەر پەیوەندی ڕەگەزی بەرامبەر زانی پەیوەندی ڕەگەزی بەرامبەر بە تایبەتی هاوڕێتی ئەسان هەیە سینگڵی داماوە ئێوە هاوڕێتی بکا لەو ڕێگەیەوە بڕوات مەسەڵەن شتێکی دەستکە شتێکی پێ خوا پێی ڕجواب بینێ پەیوەندی ڕەگەزی بەرامبەر چۆنیە بینی تۆ مامۆستا بەو پەیوەندی هاوڕێتی ڕەگەزی بە لەبینی کوڕکچا بێ بە کورتی بە کوردیەکەی لە بینی کوڕکچا پەیوەندی هاوڕێتیە بێ طبعاً زۆر شت هەیە نازام لەبەرەوەی پێمەوە دیار نییە یان لەبەرەوەی من زۆر لەسەر کتاب ناڕۆم ئۆکەی کتاب چی ئەڵێ زانست چی ئەڵێ زۆر لەسەر ئەوە ناڕۆم دائیمەن من لە دەرەوەی ئیطاری ئەوەی کە لە خوێندن و جامیعاتەکان هەیە قساکەم وەکو نوری شخصی نا دیراستێکە نەعلمێکە نەزانستێکە ئەمە ڕئی منە نور شخصیە ئەو ڕەیە من زۆر لەگەڵ هاوڕێتی کچ و کوڕانیم چونکە زەحمەتە یعنی ئێزانی چۆنە ناڵێم نییە هەیە بەڵام زۆر زەحمەتە ئەگەر نەزڕەیەکی تریتیانە بێ ڕاستیەک هەیە کە ئێمە نایزانین ئەویش ئەوەیە هەموو نەزڕەی یەکەمی پیاو بۆ ئافرەت هاوڕێتی و خوشک و برایەتی نییە لەوانێ هەموو نەزڕەیەکی یەکەمی هەموو نێر باشە مێوانیە مێ یەکەم جار لەگەڵتە بێ و کەیفی پێ دێ بەس تێناگا چیە مۆزوعەکە ئۆکەی کە تۆ هەندێک خەتی سوور تێ ئەپەڕێنی اینجا شتێک دێ ناوی لێ ئەنی خۆشەویستی تێگەی لێم گەڕانەوەم بۆ پرسیارەکەت من لەگەڵ ئەوە نیم برادرایەتیکی فقط من دانیشم بە سەعات قسەت لەگەڵ بکەم بڵێم ئێمە هاوڕێین دی بڕۆین هەفتەی جارێک دوو هەفتە جارێک بڕۆین لە مەطعمێک نام خۆین بەیەکەوە وەڵاهی ئێمە برادەرین ناوی نانی هاوڕێتی کڕووکچ تۆ پرسیار لە نوڕەکەی وایە من پێم باش نییە پێم باش نییە خاصەتەن لە کۆمەلگای ئێمەیە یعنی پێم شتێکی لە دەرەوە زۆر هەیە یعنی کچێکە کوڕێکە برادێتی فعلەن گوێی لێ ئەگرێ قسەی لەگەڵەکە یارمەتی ئەدا لای ئێمە گشتان گشتان هەموو نێرێک نەزڕەی یەکەمی بۆ ئافرەت بەڵێ نەزڕەیەکی سەلیم نییە ینی ئەتوانم بڵێم نازانم ناوی لێ بنێم چی بەڵام بەڵێ سەلیم نییە ینی تۆ وایە خۆی حاڵەتێکەیە ئەڵێ بەس ئافرەتان بە پێچوانە یەکەم جارە و هەستەی نییە ینی ئەو هەستە سیرکەزای چۆنە پیاوکە سەیری ئافرەتێک ئەکا سەیری ڕەنگی چاویەکە یعنی چەند جارێک تەرکیزەکە بزانێ ڕەنگی چە ئەیکە تۆ هەوڵتدا ڕەنگی چاوی بەرامبەر بزانیت ئای کۆنتاکت دروست ئەبێ یەکسەر ئەو پەتی وزەی پێڵێن دروست ئەبێ کە ئەو پەتە دروست بوو اینجا هەر ئەو نێرە ئەگەڕێ بە دوای حەجمی لوتی لێوی اینجا دێتە خوارەوە سەبر سۆ ئەمە طبیعەتی نێرە یعنی نێر بە چاو ئیشەکانی ئەکا بەڵام من بە تەلەفۆنێک ئەتوانی بڵێ من ئەوە چەند ساڵە کەسێکم خۆشەوی بینی و تە ناوەڵە بەس بە تەلەفۆن بەس بەدەنگ باسی نەزڕەکە و کرد نەزڕەی پیاو بۆ ئافرەت نام دەرناچی خۆی ئەزانی چۆناڵێ پیاو لە حەوسانی عاشقە بێ بەس بە چاو بەگوێ نا بەڵام ئافرەت بەگوێیە ئافرەت دوو هەفتەی پێچێتە عاشقە بێ والله لە یەکەم تەلەفۆن قسەی لەگەڵ بکاڵێ ئەوی تۆنی دەنگ تەسیری هەیەەوە دێنە سەر تۆنی دەنگیش یعنی ئەکرێ بڵێن ئەو نەزڕەی بەس ئایا هەموو نێرێک هەموو پیاوێک چکە پیاو هەیە تەمەنی گەورەیە هەیە هاوسەرگیری کردو ئەین تۆ بۆ ئەمانەش هەر پێ وایە نەزڕەکە سەلیم نییە
سيرکە تۆ قسەکەی من قورآن نییە ئۆکەی ینی تۆ بڵی لادانی تیانە فیانی بۆت هەیە لادانی تیاابێ بۆمان هەیە استثنائی تیاابێ ئەمانەی هەموو تایە و بڵێ پیاویشمان زۆر بەڕێزە ینی مستحیلە چاوێکی تر بە چاوێکی ترەوە سەیری ئافرەت بکە بەڵام مستحیلە نەزانێ بۆ نمونە لوتی چ حەجمێکی هەبوو یان شەیپی چاوی چۆن بوو یان ڕێکردنی چۆن بوو یان ئەوها ینی سەیرەکەرەکە ئیتر کەیفی خۆتە ئاساییە بەلاتەوە ئەو سیرکردنە سروشتی پیا و هەروایە بەڵێ طبیعەتی وایە حەزی بە جوانی ئافرەت زیاتر طبیعەتی وایە گلەی نییە ئەمە بۆ هەندێک ئافرەت هەیە کاتێککە تۆ هێرشکردە سەر ئێمە بەعکسەوە من کەمترین جار باسی پیاو ئەەکەم و ئەمە صیفەتێکی خراپ نییە ئەمە صیفەتێکی فطریە لە ئینسانە هەیە لە نێرە هەیە ئافرەت زیاتر بە تۆنی دەنگە تۆنی دەنگ تاسیری تیا پیاوان زۆربەی پیاوان بەسەڕین ینی لە ڕێگەی وێناوە زیاتر تاسیراتیان دێگە ئافرەتانیش بەدەنگ بۆیە ئافرەتان بە درۆ زۆر هەڵەخەڵەتێن ئەگەر ڕێزم بە درۆ هەڵەخەڵەتێن پیاوانیش بە میکیاج ئەم قسە باوە ئەڵە پیاو بە میکیاج ئەوم نەزانیوە ئافرەتانیش بە درۆ بۆیە زۆر جار ئەسڵەکانی یەکتر نابینن بۆیە ئەبێ ئافرەت بڕوا بە دوای ئەوە بگەڕێ مەسەلەن بزانم پیاوە ڕاستەکە یا درۆکە و ئافرەتەکەش پیاوەکەش بێ بڵێ بێ زەحمەت دەموچاو شوێنجا ببینم جا تەسیراتانە هەیە لەسەر ڕگەزی بەرامبەر سیرکە پیاو عادەتەن دوای ئەوەی کە ژن ئەهێنێ ماوەیەک لەگەڵ ئەو ژنە ئەمێنێ کە ناوی لێ ئێنێن عەشرە لە دوای ئەم عەشرەتەوە گرنگ نییە بەلایەوە ئەو ژنە جوانەیان ناشرینە درێژەیان کورتە قەڵەوەیان زەعیفە گرنگ نییە بەلایەوە خۆشیەوێ ئۆکەی و مەرج و شەرط و شروعی زۆر نییە بۆ ئافرەت بەڵام ئێمە وانین ئێمە مەرج و شەرط و شروعمان هەر ئەمێنێت تا ئاخر لەحظە تا ئاخر هەر ئەمێنێ یعنی هەر چاوەڕێ ئەکەین لە ئەپدەیت چاوەڕێی ئەپدەیت ئەکەینەوە گرنگی علاقات بۆ لەبەرەوەی تۆ هەرکە بینیت خۆشتویست بەڵام پیا و خۆشەویستی نییە ئەو یەڵێ 8 ساڵە عیلاقەمان هێشتی وان نییە لەوانەیە ئەعجاب بێ لەوانەیە ئەو هاوڕێتی بێ کە تۆ ناوی لێ ئەنەی بەڵام هەتا نەبێتە عەشرە کە لە ناو یەک ماڵە ئەبن لە یەک ژوورە ئەبن لە دوای ئەوەوە خۆشەویستی پیا بۆ ئافرەت دەست پێەکە علاقاتی ئەوەسە لە علاقاتی هاوڕێتی و بردینی بۆ علاقاتی پەیوەندی خۆی ئەو با یعنی شتەکە فیترەتە قسەکەی جەرا بەڕاستە خۆی ئەو با علاقاتی کەپڵایەتی علاقاتی کەپڵایەتی لەگەڵ زۆر کەس ئەڵێ بۆی کەسی بەرامبەر بناسم ئەبێ علاقاتێ ببەسم ماوەیەکی باش ماوەیەک ساڵێک 2 ساڵ علاقاتەکە بەسم اینجا هەر نایناسی مامەسا لەبەرەوە نییە کەپڵایەتی مەرحەلەی کەپڵایەتی فەرقە لەگەڵ دەستگیرانیش فەرقە لەگەڵ ئەوەی کە لە ماڵەوە لێ خۆی یەکە بابزانی جاران شتێک نەبووناوی کەپڵایەتی بێ ینی حەڵال بۆت حەڵال بوو کە مارە بڕای بۆت حەڵاڵە بیبینی لەگەڵی دانیشی و ئەو شتانە ئێستا زەمەنی ینی با بڵێن مۆدێرن حەڵال کراوە کە تۆ لەگەڵی عیلاقە ببەستی ئۆکەی وەکو عیلاقە من 3 بۆ 8 مانگ زیاتر ڕکۆمەند ناکەم 3 بۆ 8 مانگ بڵێ عیلاقەیەکم بە مثلا ئاگاداربوونی هەردوو عائیلە یان هەر عیلاقەیەک بێ عادی ینی شتێک نییە بڵێم ئللا ئەبێ ئاگادار بن یان ئاگادار نەبن 8 مانگ 3 بۆ 8 مانگ بڵێ ئەتوانی 100% ئەو کەسە بناسی ناتوانی چونکە ئێمە بە بەردەوامی فلتەرمان هەیە ئێستا من فلتەرێکم هەیە بەکارم هێناوە بەرامبەر بە تۆ و تۆش بە هەمان شێوە هەمان فلتەر نییە کە تۆ لەگەڵ هاوڕێکانتی یان لەگەڵ عائیلەکەتی هەمان فلتەر نییە وایە بۆیە منیش ئەگەر 10 ساڵیش عیلاقم هەبێ هەر ئەو فلتەرە بەکارەهێنم ئەویش هەر ئەو فلتەرە بەکارەهێنێ بۆیە لە دوای زەواج زۆربەی هەرە زۆری جیابوونەوەکان لە ساڵی 3 و 7 مایە 3 و 7 مع العلم دێ ئەڵێ من 10 ساڵە عیلاقم هەبووە ئەو کابرایوانە بووە بەڵام گۆڕاوە شتێک نێ ناوی گۆڕاوە کەس ناگۆڕێ بەڵام فلتەرەکان نەمان ئیکسپایرە بن لە دوای عەشرە کە ئێمە بەیەکەوە ئەژین لە یەک شوێن لەگەڵ یەک نانە خۆین خۆمان ئەشۆین ئەخەوین نوێژەکەین ئیشەکەین هەمووی لەناو یەک حتا برادر لە دوای 3 ساڵ ئەگەر لەگەڵی بژیت ئەو فلتەرە نامێنێ کە فلتەرەکە نەما هەر یەک لە ئێمە لەسەر حەقیقەتی خۆمان دەرەکەوین پلێتەکە لەسەر تووڕەیە
تووڕەیە ناڵێ وڵا کەسێکی زۆر هادە و تێگەیشتوو بوو بەڵام ئێستا زۆر تووڕەیە نا هەر کەسە تووڕەکەی جارانە بەڵام فلتەرێکی بەکارەهێنا لەگەڵ و چیز نۆرمەڵە لە بەروی هەمومان هەمانەوە بەکارهێنین ئیتر نازانم چ ناوێکی لێنێ مامۆستا ئێستا باڕێک بەم لە بنی هەمانەکە ئۆکەی عیلاقەی پێش زەواج ناجحە پەیوەندی پێش زەواج سەرکەوتووە بێ ئەزین چۆنە هەندێک شت هەیە کە من ئەمەوێ بیزانم ئەگەر تۆزێک پێشوەختە نەتناسم ناتوانم بیزانم يعني مثلا كوريكيت چنێ مەعاشتا حەزت لە چیە و ڕقت لە چییە ئاسایە بەلاتەوە ئافرەت ئیش بکایاننا بۆ نمونە ئیترها هەندێک شت هەیە پێویستەکە بیزانم پێویستەکە لە خۆت گوێم لێبێ لەوانەیە من شێوازی قسەکردنتم بەدڵ نەبێ لەوانەیە من نەزڕەیەکی چاوتم بەدڵ نەبێ لەوانەیە تەسریحی قشتم بەدڵ نەبێ باش مامۆستا لەوانەیە ئێستا هەندێکی ئەڵێ من پەیوەندیە بەسم پێش زەواج بۆی بیناسم تەبەن باسمان کردەوە بەڵام کەسێک پەیوەندی لە پێش زەواج بە سوێتی سەعات 11 دەیشەوە قسەی لەگەڵاکە لە حاڵەتێکی هەستێکی خۆشایە وێنا بۆ یەکتر دروستەکەن ئەو بم بۆ فلان شوێن فلان کارەکەین فلان شتەکەین هەموو ئەم شتانە باسەکریان ئەڵێ لەگەڵ ماڵەوە چوومەتە دەرەوە چونکە لێک دوورن محیبەتەکە زۆرە ئەم وێنایە دروستە بێ اینجا چونکە لێک دوور بوون وێنایان دروست کردو بۆ یەکتر کە ئیشاءالله ئەچین بۆ مانگی هەنگوێنی و ئەچین وا ئەکەین و ئەوە فلان شار ئەچین و فلان شتەکەین و مناڵەکەمان ناو ئەنین ئەوە و یعنی ئاوا ئەژین و ماڵێکی خەنجیرە دروستەکەن کەچی کە ئەچنە ناو ژیانی ئەسلی و ئەم وێنایانە کە هێتە بەرچاویان سێرگای جیوانیە هەنێکی ئەیکا بە هەنێکی بۆی ناڕەخسێ بیکە ئەمە حەزەکە باسیەکە هەزارشتی بۆ نۆشتی بۆکە یەکشتی بۆ نەگەی لە بیرەتی کاریگەریەکەی لەسەر نابێت سیرکە حتا من ئەگەر منداڵەکەم پێشەوەی بخەوێ کە ئەڕۆمە ناو جێگا لەگەڵی قسەی زۆر خۆشی بۆەکەم وایە ستۆری زۆر جۆرا و جۆری بۆ ئەگەڕمەوە ها لە کاتی خاوبوونەوەیە ئینسان هەموو جارەڵە لە قسەی شەو یەمحوهن نەهار ینی ئەو قسانی کە لە شەوەکرێ لە ڕۆژە تاڕەشە بێتەوە کۆتایی پێ ئەهێنین سۆ لە کاتی خاوبوونەوەیە حتا ئێمە مەجموعەیەک برادر کە کۆ ئەبینەوە جەماعەت بوونایان سەفەرێک بکەین بێکەوە چیتان هەیە مانگی دوو ئەو ئەڵێ وەڵا هیچ ئەو ئەڵێ یەڵە با بڕۆی کە مانگی دوو دێ کەس مەجالی نییە سۆ عادی یعنی مە طبیعەتی ئینسانە حەزەکانمان بە دەنگی بەرز ئەگێڕینەوە ئەوەی بەرامبەریش ئەبێت تێبگا ئۆکەی خطة وبلانمان بۆی دانا يعني حيزي تنفيذه يعني مجالي هيك ڕوو بدات بەڵام ئەگەر بەس قسە بوو لە هەوا لەناو زگمان بۆ حەزمان کرد بەتاڵی کەین سۆ عادی اینجا زۆر جار ئەڵمانەکان ئەڵێن چی ئەڵێ ئەو قسەی کە لە زگتایە ئەتەوێ بیڵەی مەیڵێ شەوێک بخەوە لەسەری بەیانی وەرەوە دیسان بزانە ئەتەوێ بیڵێ ستڵ تۆ لەسەر ئەو بڕیاری کە ئەتەوێ ئەو قسەیە بکەیت يعني ئەتەوێ ئەو شتە ئەنجام بدەیت بەس ئێمە وانین ئێمە ئەوەی دێتە دەمم ئەوەی حەزم لێتی لەو دقەیە ئەیڵێم يعني پێویست ناکە تۆ لەسەر ئەو قسانە ڕاوەستی تاوەلا هاوڕێتیەوە چوین و پێش کەپڵایەتی اینجا چوین و دەستگیرانی سێشینە و هاوسەرگیریەوە هێشتا نەڕۆشتووی ژیانی هاوسەرگیریەوە ئەو ڕۆژێک کێشەیەک هاتە لامان کێشەکە چی بوو هاوسەران مەسەڵەن ئێستا هەندێک ئافرەت هەیە داوای ئیشکردن ئەکا لە دەرەوە ئایا مەسەڵەن پێشتر وعدی پێدراوە کە هاتی قەیناکە ئەتوانی ئیش بکە ئێستا ئافرەتان ئیشەکەن لە دەرەوە ئەوە چ کاریگەریێکی بێت لەسەر عیلاقەی بینی ژن و مرد خۆی نوعەتی ئیشەکە کاریگەریەکی گەورەی لەسەر وزەی ئەو ئافرەتە دروستەکە کەچی ئێمە ئەبێ 1970مان وزەیمان وزەیەکی مێی نەبین چونکە ئێمە مین ڕگەزێکی مینەی فەوەی ئەمێنێتەوە 120ەکەیە کە تۆ ئەبێ نێربی تۆ ئەبێ یەکسان بیت باڵانسێکت دروست کرد بێ لە بینی ئەو 180 ئەو 120 کە تۆ 180 عکسی یەکەیتەوە دەورەکە ئەو پیاوە دەورە بێتەوە عکسەکەی دەورەکەی عکسە بێتەوە باش ئۆکەی کێشەمان بۆ دروستە بێ و ئێمە نازانین کێشەکە لە چی دروستە بێ کاتێککە وعدی ئەدرێتی ئەڵێ وعدت ئەدەمەیە گەر زاواجمان کرد ئیشەکەی و نازام چی دائما ئەمە بۆ منداڵی شوایە حتا کە ئەتەوێ قەناعەت بە منداڵ بهێنی ئەبێ ئەم تەکنیکە بەکار بهێنیت ئەویش ئەوەیە دائما ئەڵێ ئەسوەئی احتیمال و ئەفضلی احتیمالی بدەرێ یعنی چی یعنی باشترین ئەگەر خراپترین ئەگەر اینجا باشترین ئەگەری بدەرێ یعنی پێی بڵێ بڵێ لەوانەیە
حەزم لێ نەبێ ئیش بکەیت لەوانەیە تەئسیر لەسەر ماڵ دروستکە لەوانەیە تەئسیر لەسەر منداڵەکانمان دروستکە ئەگەری ئەوە دانێ کە نەتوانی ئیش پیاو تو چی دێ لە جاتی ئەو وعدەی بداتێ سیێزانن تۆ سەباسی وەکر فیترەتی ئافرەت 180 بمینەکەی ئەبێمەی نەبێت و دائیمەن ئافرەتیش ئیستقبال ئەکاواتە وەرئەگرێت یعنی خۆشەویستی وەرەگری پارە وەرەگری احتیمام وەرەگری بەداخەوە ئەزانی بۆ چونکە ئێستا ئافرەتێکی زۆر لە دەرەوە ئیشەکە بۆیە کە تۆ ئەبینی تۆ ئیش ناکەی هەستەکەی نەقسێکت تایە ئەڵی باشە بۆ ئەو ئەتوانی ئیشکا و بڕواتە دەرەوە من ناتوانم ئیش بکەم علاقەتەکە بمێنێ بوو لە ئەم نەقسە لە دەربچێ ینی خەڵک زۆر حەزی لە ئیشکردن ێستا زۆر باوە ئافرەتان حەزیان لێ بشن بۆ ئەم علاقەی بینی ژن و مێردەوە کاڵ نەبێت و مێ نەبێ بە نێر و نێر نەبێ بە مێ تۆ ئێستا زۆر وای لێ هاتووە زۆر وای لێ هاتووە جا ڕای چییە بۆ ئەو ئافرەتانی کە مەسەلەن ئەوە بە نەقسە بینین من ئەڵێم ئەوە نەقس نییە یعنی خی گەورە ئەوها دروستمانی کردووە ئەوان ئیشکەن بۆ ئێمە بهێنن فمن دووبارە ئەڵێم کە پێویست ناکە هەست بە نەقس بکەیت چونکە تۆ لە فتڕەیە تۆ بەس وەرەگری ئیشی خۆت هەیە تۆ ئیشی تۆ ئەوەیە کە دانیشی و ئیسراحەتکی ئەو بۆت بهێنێ سیرکە تەنانەت حتا ئەو ئافرەتانەی کە زۆر ئیشەکەن زۆر ئیشەکەن داهاتێکی زۆریان هەیە دەوڵەمەنن بۆ ئەوەی ئەو باڵانسە تێک نەچێ نابێت تۆ زۆر بشتەکانی ماڵ لەسەر مەصرفی تۆ بێ ئۆکەی یعنی نابێت تۆ موبیلیاتی ماڵەکە هەموو بکڕی مەصرفی ماڵ هەموو بکەی پێداویستی خۆت دابین بکەی پێداویستی منداڵەکان دابین بکەی و پیاوەکەش لەوێەوە بڵی من پێویستم نییە ئەم پیاوەکە یان ئیشەکە یان نایکە یان ئەوتە پارە بۆ خۆی کۆ ئەکاتەوە ناکرێ ئەمە یەکسەر خەلل دروستە بێ بۆ کێشەتان بۆ دروستە بێ هەندێک جارەڵی من نازانم کێشەکە لەکوێیە کێشەکە لێرەیە چونکە پارە خۆی وزەیە وزەیەکی نێرینەیە فتۆ کە هی تۆیە و ئەیشی هێنی و تۆ سەرفی ئەەکەی بەڵام لەسەر تۆ نییە خۆی ئەمە شتێکی ئاساییە سەرن پیاوەکە ماڵ بەڕێوە بە بەڵێ ئەمە ماڵ بەڕێوە باش شتێکی ئاساییە ئێستا لە ناو کللتوری خۆمانە خەرکێکێ دەباوەڵە عیبە تۆ چۆن پیا پارە لە ماڵ و مێرد وەربگری نابێت چاوەڕی دەسی مێردەکە وکەی ئەبێ خۆیش بکەی ئەمانە بۆتە نەقس سیرکە هەت بێ غەڵت نییە یعنی من لەگەڵ ئەوەم کە تۆ شتێکت هەبێ زانی بۆ چونکە پەیوەست بوون دروست ئەبێ ئەگەر تۆ هەر هیچت نەبێ بێزاری بێتاقەتی نازانی کاتت بەچی پڕ بکەیتەوە بەردەوام ڕاقبی ئەو پیاوە ئەەکەی ڕۆشت هات نەهاتەوە بۆ ماڵ لەگەڵ برادێرەکان ڕۆشتە درەوە بەردەوام لە مراقبە چکە تووشی پەیوەست بوون ئەبیت ئەنیشێکی ورد هەبێ کەم لە تەسیر بەڵام شتێک هەبێ کە پێی ئەڵێن شەغەف واتە مەراق تۆ چ مەراقێکت هەیە چ حەزێکت هەیە خواردن دروستەکەی ئەتەوێ بیفرۆشی ئەتەوێت خەڵک دعوتکی نازانم ئیتر خەیاتیەکەی حیاکە ئەەکەی ڕسمەکەی ئەچیتە دەرەوە بۆ 6 سعات زۆرنا 6 سعات زۆرە ینی 4-5 سعات ئیترها ئەمانش کە بەڵانسەکە تێک نەچێ بەڵانس ئەو بەڵانسە تێک نەدا باسی پەیوەندەکانمان کرد بە وردی پەیوەندی خێزان هاوڕێتی ڕەگەزی بەرامبەر هاوسەرگیری باسی ئەوانەمانەوەی کرد بابێنە سەر ئاخیر و گرنگترین پەیوەندیە ئەوش پەیوەندی بینی خۆتە لەگەڵ خۆت زانین پەیوەندەکانی خۆمان لەگەڵ خۆمانە چۆنە ئەبێت چۆن بین لەگەڵ خۆمانە هەموو جارەڵێم خۆزگە شتێک هەبووایە پێی بوت بام من تا چەند ئەمڕۆ لەگەڵ خۆم بوومە تا چەند کاتێ بۆ خۆ سەرف کردووە یان لەگەڵ خۆت لەگەڵ ماڵی ژوورەوەم بوومە چونکە عادەتەن ئێستامەتەن لەسەر مۆبایلەکان هەیە ئەڵێت چەندێک ئینستاگرامت بەکارهێنا چەندێک سناپچاتت بەکارهێنا چەندێک لەسەر مۆبایلەکە بووی ئەسڵان بەڵام وەرە بپرسە بڵێ چەندێک لەگەڵ خۆت بووی نیمانە هەندێک کەسمان هەیە دقەیەکی شینە لەگەڵ خۆیە یعنی من کەسێک ئەناسم ئەوها پۆدکاستمانە کرد بەیەکەوە وتی من لە سەعاتەکەم دامناوە ڕۆژانە پێم بڵێت 1 دقە ڕێبکە 1 دقە لەگەڵ خۆت بە ینی هەناسێکی قوڵ هەڵمژاناسێکی قوڵ بدەرەوە 2 دقەی دانا وتی هەر جارێک بۆم دێ ئیگنۆریەکەم ئیگنۆریەکە هەر جارێکە بۆم دێ یان لە ناو ئیشم یان لە شوێنێکی ترم یان پاڵم داوەتەوە تااقەتم نییە یان خەوتوم ئیگنۆریەکە کاتە ئێمە بەڕاستی پێویستمان بە ئەوەیە بگەڕینەوە بۆ خۆمان چونکە سیرکە هەموو پەیوەندیەکانی ژیان ئەگەر پەیوەندی عائیلی پەیوەندی هاوڕێیەتی ئیش خوێندن هەموو نەوع پەیوەندیەکان حتا پەیوەندی لەگەڵ ئیلا کە تۆ پەیوەندیت لەگەڵ خۆت باش نەبوو مستحیلە بتوانی ئەوەکانی تر باش بکەیت پەیوەندیت لەگەڵ خۆت دیارە بە بەڕێکردنت دیارە بە قسەکردنت دیارە بە نوعیەتی سەقافەتت دیارە بە جلوبەرگت دیارە حتا تەسریحەی قژت تەمسیلی پەیوەندیت ئەکا لەگەڵ ذاتی خۆت
زۆر کەسەڵێ من چۆن لەگەڵ خۆم دانیشم چی بکەم من هەموو جارەڵێم ئێمە دائیمەن کە داخڵی شوێنێک ئەبین لە چەند شتێک پێک هاتووە بۆکو با ماڵ نمونە بهێنینەوە تۆ کە داخلی ماڵ ئەبیت لە چەند ژوورێک پێک هاتووە بۆ نمونە دیوەخانی تایە و هۆڵی شوێنی دانیشتنی تایە و مەطبەخ و ژووری نۆم و حەمام و ئەو سویتیشمان هەیە ینی ژوور لە ناو ژوور ئەوانەشمان هەیە هەر یەک لەو ژوورانە ئەگەر من خزمەتی نەکەم خزمەتم ناکە باشە من تەمەنم 30 ساڵە لە دوای 13 ساڵیەوە طبعا 13 ساڵی لێ دەرکە چەنە مێنێتەوە 7 ساڵە مێنێتەوە 7 ساڵ دیوەخانەکە بەکارهێنی و پاکی ناکەیتەوە ئەبێ منزەری چۆن بێ مەطبەخەکەت 7 ساڵە تۆ بەکاریهێنی پاکت نەکردو واتە خزمەتت نەکردووە کاتە سەبر وای لێدی خزمەتت ناکە ماڵی ژوورەوەمان وایە لە چەند ژوورێک پێک هاتووە هەر جیهازێک ژوورێکی هەیە هەر جیهازێک لە ژوورەوە ژوورێکی هەیە من ئەگەر پاکی نەکەمەوە و شەحنی نەکەم خزمەتم ناکە لەبەرەوەی من خزمەتیم نەکردووە خزمەتکردنەکە زۆر بەسیتە زۆر ئاسانە خی گەورە ئاسانیشی کردوتە ئەوەندەی تر ئاسانی کردوتەوە بۆمان کاتەکانی نوێژە ئێمە زۆر کەسمانەیە ئەڵێ من ناتوانم خشوع بکەم لە کاتی نوێژە بۆ چونکە قەت فێر نەبووە لەگەڵ خۆیان دانیشێ پەیوەندی لەگەڵ خۆی دروستکە بەڵام نازانێ ئەمەیە کە خی گەورە دایناوە خی گەورە پێویستی بۆ نیە ئێمە لەگەڵ خۆمان دانیشین بۆ تۆیەتی بۆ مەسلحەتی تۆیەتی و لەو کاتەشی کە تۆ لە بینی با بڵێ نوێژی بەیانی بۆ دوحا ئەنواعشکا شتت خواردووە شتت بینیوە گوێت لە شت بووە بۆنت کردووە دەستت لێداوە ئەمانەت هەموو کردو هەستەکانت هەموو بەکارهێناوە بۆیە فترەیەک بینی سەعاتی ئەوەندە بۆ ئەوەندە نوێژێکی داناوە ئەوەندە بۆ ئەوەندە نوێژێکی داناوە هەم ئەڕۆیتەوە ناوخۆت خوشوع یانی چانی چتەوە ناوخۆت هەم ئەو پەیوەندی لەگەڵ زاتە دروست ئەبێ هەم پاکردنەوەکەم ئەەکەم هەم شەحنەکە ئەەکەم و بەتاقەیەکی تازەتر دەست پێ ئەەکەم ناسینی خۆتە گرنگە بووی پەیوەندەکان ینی باشترین شتەوە بێ علاقات لەگەڵ خۆیان باش بێ بڵێ ئەو ڕۆژێک پرسیارێکمان کرد ئەمامە ساوتمان باشترین کەس کێکە بیناچی طبعا نێکێوت حاجی فلانە سیاست مەدارێکی فلانە بازرگان ئێمە فەقیر خۆتی باشترین کەس بۆی کە بزان بۆی بتوانی مامەڵە بکەی لەگەڵ چواردەور تا بە دروستی لەگەڵ دایک و باوک تا بە دروستی لەگەڵ هاوڕێت تا بە دروستی لەگەڵ ئەو کەسانی کە لە چواردەوە تا لە شوێنەکە تا بە دروستی بێکم جار مامەڵە پەیوەندەکە و باش بێ لەگەڵ خۆتە ئەگەر بپرسی بڵی تۆ کێی ئەڵێ چی یان ناوی خۆی ئەڵێ یان ناوی عشیرەتەکەی ئەڵێ یان ئەڵێ من دکتۆر یان مهندس یان مامۆستا یان نازام فلان کەسم یان پێتەڵێ خاوەنی چی ئیشێکە چەند مناڵی هەیە کێ خێزانێتی یان ئەو شتانەمان بۆ باسەکە ها ئەو شتانی کە لە دنیاە بەردکەوتووە بڵێ جاریوە هەیە پرسی ئەڵێ حەزی لە چی نازانێ مرۆڤ نازانێ حەزی لە چیە ینی ئەمە مەراقەکەی ئەمە شەغەفەکەیە کە نایزانێ تۆ نازانانی حەزی لە چیتر بۆ گلەی لە خەڵکەکەی بڵێ پەیوەندەکانم باش نییە لەگەڵ چواردەورە تۆ خۆت نازانی تواناولی هاتوویەکانت چیە بۆ گلەیەکی لە شوێنی شەکەتە ینی تۆ کە خودی خۆ نەناسی ئیتر چۆن نتوانی پەیوەندەکانە باشتر بکەی لەگەڵ چواردەورە کاتە باشترین ناسینی خۆمانە بۆی بتوانین پەیوەندەکان ئەبێ ئەو عیلاقەیە یان ئەو کاتە بدەی بە خۆت بۆی دوایی بتوانی بەرەکەی لە شتەکانی تر ببینیت قسێکی ئەگەر کەسێ خۆی نەناسێ خەڵکیش ناناسێ و خۆش ناناسی ئیتر ناڵێم لە دوای ئەوەوە ئەوانە دێن چونکە تۆ کە ئەڕۆیتە ژوورەوە یعنی تۆ ئەو هینە ئەثیریەت دروست کرد ئەو پەیوەندیە دروست ئەبێ کە چیتە ژوورەوە پەیوەندیەکە لەگەڵ ئیلا دروست دەبێ فبۆیە لە دوای ئەوەی کە خۆتە ناسی یەکسەر پەیوەندیت لەگەڵ خوایە مەسەلەن مامۆستا لە پەیوەندیەکانە لە پەیوەندی خۆت لەگەڵ خۆتە دانیشتن لەگەڵ خۆتا تا چەنە گرینگە مامۆستا زين يعني إذا ئەوەندە باشە هیچ شتێک نییە بتوانم قیاسی پێ بکەم پێت بڵێم ئەوەندە باشە لەبەروی ئەوەندە زۆر باشە ڕاست خۆی هەندێک جارە پرسنەڵەن لە چی بکەین تا خۆمان بناسین یعنی من زۆر جارە مەڵم حتا گە بتوانی لیستێک ئامادە بکەی لیستێک ئامادە بکەی بزانین حەزەکانت چییە بۆی حەزەکان چکە سێرەکەی مامۆستا حەزەکانی پێشترمان سوتاوە لەبەروی نەماتوانیەوە مامەڵێکی جوان لەگەڵ خۆمان نابکەین مامەڵێکی دروست لەگەڵ خۆمان نابکەین حەزەکانمان هەمووی سوتاوە یان تواناو لێهاتوویەکانمان سوتاوە من ئەڵێم ئەتوانی نووسینی لستەکە لەسەر چه ئەساسێک ئەبێت نووسینی لستەکە لەسەر ئەساسی ئەوەی هەندێک جارەڵێم کە بێزاری یان بێتاقەتی یان غەمباری بگەڕێرەوە بۆ ئەو لستەی چین ئەو شتانێک کە تۆ حەزت لەیە
طبعا زانایەکی نای چۆمسکی ئەڵێ بێ 50 دانت هەبێ من خۆم وەکو نوڕە تایسە نەمتوانیوە 50 دانە بنووسم 50 لیستە هەبێ 50 شتت هەبێ کە حەزت لێتی بیکەی يعني وەکو مەراق ئەو شتانەش کە ڕقی لێتی و ئێستا ئەشیکەی ئەوانش بنووسیت و نیانکەی هەوڵدە ئیرادە و زیادکەی ئەزین چۆنە ئەمە ئەچێتە سەر اختیباری ئەمە اختیبارێکی دنیاویە کە هەمومان تیایین ئەویش ڕقەکانمانە دژایەتیەکانمانە فچۆن عیلاجی بکەم کە من دائیمەن ڕوبەڕووی ئەو شتانە ئەبمەوە کە ڕقم لێتی یان ئەو کەسانە بەڵێ کەسە ئیشە بۆ نمونە مەواقفە هەندێک جار ڕوبەڕووی ئەبیتەوە کە تۆ دژایەتی ئەو شتاکەیت یعنی ڕقت لێتی فەڵێن بینوسەوە و عکسەکەشی لە تەنیشتی بنووسە يعني من رقم لعصبيته لتنيشتي تشيم أوي هدوء أوي مثلا رقم لشلي بيوندي كان يعني أم بيونديانا أوها شلبونو معناي ماوا ديم لتنيشتي أنوسم بقوتي بيوندي إن جدواي طبعا تكنيكي كينا وكان يخوي جورة لتنيشتي أنوسي اسم الله المتين اسم الله الهادي هاوا تكنيكي كي ترى بكاردت ماما صانور جاف زور بخير بي زور سباس خوش حالي مدي داره خۆشحاڵم بوو کاتێکە لێرە بەسەرمان بەڕاستی دنیایەک معلومات دنیایەک بابەت لە بابەتی عیلاقات زۆر بەوردی ماشەڵڵا ئیشمان لەسەر کرد و بابەتەکانە باس کرد زۆر خۆشحاڵ بووین ئەم گەنجینەوە ئێرە ئاوادان کردوێتەوە کۆتایەکە شێر حەزمان لێ وەکو یادگاریەک شتێکمان بۆ بنووسی بۆی بخێن ناو گەنجینەکەەوە کە جەنابی شێکێکی لە گەنجینەکانی ئەم نیشتیمانە العفو عند المقدرة سیستمی لێ خۆش بوون با بەردەوام لە لات کارابێ